بەزوو سڵاوەوە بینەران و خۆشەویستانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتیاوەڵەکانی ئەمڕۆی ڕۆژی جومعە سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵەیەک دەست پێ دەکەین. ئاگرکەوتنەوە لە دەرسانەکانی پارێزگای ئیلام، بەرزڕاگرتنی یادی سێ شەهیدی ژینگە لە چیە یاوێر، خراپی دۆخی ژیانی ژنانی شاغڵ لە کوردستان، بێستەر و شوێنکردنی 5 زیندانی سیاسی، لە سێدارەدانی بەندکراوێک لە زیندانی دێسفۆر. ئاگرکەوتنەوە لە دارستانەکانی پارێزگای ئیلام بە پێوێنانەی بەدەستمان گەیشتووە دارستانەکانی نێوان ڕێگای ئیلام مێهران ئاگری لێکەوتوێتەوە و تا دێت ئاگرەکە بەربڵاوتر دەبێتەوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ڕێکخراوەکانی پەیوەندیدار بە کوژانەوەی ئاگر و هەروەها تیمەکانی فریاگوزاری خێرا تا گەیشتنی ئەم هەواڵە هەوڵی کوژانەوەی ئاگرەکان نەدا و مەترسی گەیشتنیشی بە ناوچەکانی نیشتەجێبوونی خەڵک لە ئارادە. بەرزڕاگرتنی یادی سێ شەهیدی ژینگە لە چیە یاوێر ڕۆژی هەینی 24 گەلاوێژی 1404 هەتاوی کۆمەڵێک لە ژینگە دۆستان و شاخەوانانی کوردستان بە سەرکەوتنیان بەسەر چیای ئاویێردا یادی سێ شەهیدی ژینگەی کوردستانیان بەرزڕاگرت. بە پێو وێنانەی بەدەستمان گەیشتوون بەشداربووان بە ڕۆیشتن بۆ شوێنی گیانبەختکردن و برینداربوونی چیاکۆ یوسفی نژاد، حەمید مرادی و خەبادەمینی بە دڵێکی پڕ لە ماتەم پەیمانیان لەگەڵ نوێ کردوونەتەوە و یادی ئەو ئازیزانیان بەرزڕاگرت. خراپی دۆخی ژیانی ژنانی شاغڵ لە کوردستان. بەپێی راپۆرتەکان لە کوردستان بەشێک لەو ژنانەی کە زۆربەی ژیانیان بۆ خوێندن و پەروەردە تەرخان کردووە ئێستا بێکارنیان بە حەقدەستێکی زۆر کەم کار دەکەن. ئامارەکان ئاماژە بەوە دەکەن زیاتر لە 150 ژنان لە کوردستان بێکارن و لە ژێر گوشاری هاوسەر یان بنەماڵەکانیاندا لە ماڵدا نیشتەجێ بوون. ئەمە لە کاتێکدایە کە هێزی کاری ژنان لە کۆمەلگادا چەند بەرامبەر پیاوانە و هەروەها لە هەندێک لە پیشەکانیشدا توانایەکی زۆرتریان هەیە. بە وتەی کەرناسان نەبوونی پشتگیری دەوڵەت جیاوازی ڕەگەزی سنووردارکردنیان لە کۆمەلگاداوە توندوتیژی و دەستدرێژی لە شوێنی کار و هەروەها کللتوری کۆنەپەرستی بووە بەهۆیەوەی کە زۆربەی ژنانی پسپۆر لە پیشەکانیاندا یان لە پیشە نافەرمیەکاندا ئیش بکەن یاخود لە بازاڕی کاریش بێنە دەرەوە. ئاگرگرتنی شارۆچکەی پیشەسازی بیجار ڕۆژی پێنجشەمە 23 گەلاوێژی 1404 هەتاوی شارۆچکەی پیشەسازی ژمارەیەکی بیجار بە هۆکارێکی نادیار ئاگری گرت و تا ئێستا ڕوونکردنەوەیەک سەبارەت بە هۆکاری ئاگرەکە یان ژمارەی برینداران بڵاو نەکراوەتەوە. بە پێو دیمەنانەی بەدەستمان گەیشتون ئاگرێکی بەربڵاو بەشێک لە شارۆچکەکەی گرتووەتەوە. بەوتەی کارناسانیش ئەگەری هەیە هۆکاری ئەم ڕووداوە پچڕانی کارەبا بێت. جێگای ئاماژەیە لە ساڵانی ڕابردوودا بەهۆی کەم تەرخەمی بەرپرسان و سزاکانی وڵاتانی ئەوروپایی و ئەمریکا بۆ سەر ئێران زۆربەی کەلوپەلی کارگە و شیرکەتەکان کۆن بوون و خاوەن کارگەکان توانای گۆڕانی پێداویستیەکانیان نەماوە. ڕێککەوتنی بەغداد و هەولێر لەسەر هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان. بە پێی سەرچاوەکانی هەواڵ پاش چەند مانگ کۆبوونەوە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا سەرنجام لەسەر ڕادەستکردنی نەوتی هەرێم بە وەزارەتی نەوتی عێراق ڕێکەوتن. وەزارەتی سەرچاوە سروشتیەکانی هەرێمی کوردستان ڕایگەیاند لە ئەنجامی چەند مانگ و توێژ لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق سەرنجام لەسەرەوە ڕێکەوتون کە ڕۆژانە 50,000 بەرمیلی نەوت بۆ پێداویستیەکانی هەرێمی کوردستان دابین بکرێت و ئەو بڕە بەرمیلە نەوتەش کە لە پێداویستی هەرێم زۆرترە ڕادەستی شیرکەتی نەوتی عێراق بکرێت. جێگای ئاماژەیە هەناردەکردنی نەوتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2023 زاینیەوە ڕاگیراوە و ئەم ڕێکەوتنەش بە مەبەستی قەرەبووی زیانە ئابوووریەکانی هەرێم بە بڕی 50 ملیار دۆلار. دەست بەسەرکردنی دوو کرێکار لە پترۆشیمی رازی. بەیانی ڕۆژی چوارشەمە 22 گەلاوێژ دوو کەس لە کرێکارانی مانگرتوو لە پترۆشیمی رازی بەهۆی دەربڕینی ناڕزایەتی دژ بە گەندەڵی و هەروەها پێنەدانی حەقدەستەکانیان دەست بەسەر کراون. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دوو کرێکار بە ناوەکانی ئەحمەد ئەساکەرە و
ئەحمەد ڕاشدی بە تۆمەتی دانانی پەیامێکی ڕخنەگرانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و تێکەڵچوونیان لەگەڵ بەرپرسی شیرکەتی پەیمانکاری دەست بەسەر کراون. جێگای ئاماژەیە و دوو کەسەر ڕێکەوتی بیستی گەلاوێژ واتە 2 ڕۆژ پێش دەست بەسەرکرانیان لەلایەن حراستیە و شیرکەتەوە ڕەوانەی دادگا کرابوون، بەڵام بەهۆی نەبوونی بەڵگا ئازاد کرابوون. بێسەر و شوێنکردنی 5 زیندانی سیاسی بە وتەی خوشکی ئەکبەر دانشوەرکار لە 15 گەلاوێژی ئەم ساڵەوە هیچ هەواڵێک سەبارەت بەو بەندکراوە و 4 بەندکراوی دیکە بەناوەکانی پویا قوبادی، وەحید بەنی ئامریان، محەممەد تەقەوی سنگدەهی و بابەک عەلیپور لە بەردەستدا نییە. ئەم بەندکراوە سیاسیانە کە سزای سێدارەیان بەسەردا سەپێنراوە پێش ئەوەی کە دەستگای قەزایی و هەروەها ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژێم بۆ شوێنێکی نادیار ڕایان گوێزن بە شێوازێکی درڕندانە و دوور لە مرۆڤایەتی ئەشکەنجە دراون. جێگای ئاماژەشەکە گواستنەوەی ئەو 5 بەندکراوە بە بێ ئاگایی بنەماڵە و پارێزەرەکانیان ئەنجام دراوە و سەرەڕای بە دوواداچوونی کەس و کاریان هیچ ناوەندێک وەڵام دەرەوەیان نییە. مانگرتنی بێهزاد پەناهی لە خواردن لە زیندانی ئەڤین. بێهزاد پەناهی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە ساڵۆنی 12 ئەندەرزگای حوتی زیندانی ئەڤین لە ڕۆژی 22 گەلاوێژەوە دژ بە بێبەشکردنی لە مافەکانی مانی لە خواردن گرتووە. بە پێڕاپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ناوبراو بە تۆمەتی هاوکاری لەگەڵ دام و دەستگای ئەمنیەتی هیندستان لەلایەن دەستگای قەزای ڕژێمەوە حکمی 2 ساڵ زیندانی تازیری بەسەردا سەپێنراوە. ئەو بەندکراوە لە نامەیەکدا دژ بە بێبەشکردنی بەندکراوانی سیاسی لە مافە سەرەتاییەکانیان مانگرتن لە خواردنی ڕاگەیاندووە. لە سێدارەدانی بەندکراوێک لە زیندانی دەسفول ڕۆژی سێشەمە 21 گەلاوێژی 1404 هەتاوی بەندکراوێک بە ناوی حەمید سەرلەک بە تۆمەتی کوشتنی بانقەست بە بێ ئاگاداری بنەماڵەکەی لە زیندانی دەسفول ئێعدام کرا. بە پێڕاپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە سەرەتای ئەم ساڵەوە بەلانی کەم 780 بەندکراو بە تۆمەتی جیاواز لە زیندانەکانی کۆماری ئیسلامی لە سێدارە دراون. بە پێو ڕاپۆرتانە پاش شەڕی 12 ڕۆژەی نێوان ئیسرائیل و ئێران ڕێژەی لە سێدارەدانی بەندکراوان بە شێوازێکی بەرچاو بەرز بۆتەوە و هەروەها ئەو بەندکراوە سیاسیانە کە ئەدام کراون لە کاتی دەست بەسەرکردنیاندا لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر چاو پێکەوتن لەگەڵ بنەماڵەکانیان و تەنانەت سەرەتایی ترین پێداویستیەکانیشیان بێبەش کراون. قبولکرانی سکاڵا دژ بە پەرویز سابتی لەلایەن دادگای ئەمریکاوە. بە پێی هەواڵەکان دادگای ایالەتی فلۆریدای ئەمریکا پێداچوونەوە لەسەر سکاڵای 3 شارۆمەندی ئێران دژ بە پەرویز سابتی لە بەرپرسانی باڵادەستی ساوەکی قوبوڵ کردووە. ئەم سکاڵایە لەسەر بنەمای یاسای پشتیوانی لە قوربانیانی ئەشکەنجە تۆمارکراوە و دادوەرەکان ئاماژەیان بەوە کردووە کە لە سەردەمی حکومەتی پەهلەویدا لەلایەن ساوەکەوە ئەشکەنجە دراون. ئەو دادگایە سەرەڕای ڕەتکردنەوەی داخوازی پەرویز سابتی بۆ بەستنی دۆسیەکە بیانووی ئەو کەسەی کە وتبووی سکاڵاکە نایاساییە ڕەت کردوێتەوە و ئێستاکەش پێداچنەوە لەسەر دۆسیەکەی دەستی پێکردووە. وەڵا بینەرانی خۆشەویست گەشتیاوەڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.